بەڕاستی بەرهەمەسپیەکان بە تەنها تایبەت نین بە ژەمی بەیانیەوە، ئەکرێت لە هەموو ژەمەکانە سوودی لێوەربگیرێت. پێکهاتەی بەرهەمەسپیەکان وامان لێ کات کە بڵێن ڕەگەزێکی سەرەکی بێ لە قاپی ڕۆژانەی ئێمە، لە ژەمی ڕۆژانەی ئێمە، ئەکرێت بڵێن بە نزیکەی تاکە بەرهەمی خۆراکیە کە هەرسێ ڕەگەزە سەرەکیەکەی خۆراک کە پێویستن بۆ وزەی لە شیەمە و دروشتە خۆراکیان تایە، پرۆتین و کاربۆهیدرات و چەوری لەناو بەرهەمەسپیەکانە هەیە، جگەلەوەی کە زۆرێک لە ڤیتامین و کانزاکانی تریش کە پێویستە بۆ لە شیەمە و بە تەندروستی ئێمە لەناو بەرهەمەسپیەکانە بوونی هەیە، کەواتە ئەمەمان لێکە بە هیچ جۆرێک فەرامۆشی نەکەین، سوودی لێوەرگرین ڕۆژانە لە قاپی ڕۆژانەی ئێمەیە شوێنی هەبێ، شوێنی تایبەتی خۆی هەبێ. بەنسبەت نانی بەیانیەوە، نانی بەیانی یەکێکە لەو ژەمانە کە سەرەتای ڕۆژە، یەکێکە لەو ژەمانەی کە پێویستە فەرامۆش نەکرێت، کە پێویستە زۆر بە گرنگیەوە لێ بڕوانین، کاتەکەی زۆر گرنگە، پێکاتەکەی زۆر گرنگە کە پێکاتێکی باش بێت، هاوسەنگ بێت، هەموو پێکاتە خۆراکیەکانی تیا بێت. گرنگترین شت ئەوەیە ئێمە نانی بەیانیەکەمان بە خواردنێکی زۆر شیرین یا شەکرێکی زۆر سادە دەست پێ نەکەین، ئەکرێت یای بێت بەڵام بەوە دەستی پێ نەکەین. گرنگە ئێمە هێلکە سپیایی دانەوێڵەی تەواو وەکو نانی بۆر، نانی جۆ و تۆستی بۆر و ئەو بابەتانە هەبێت لە ژەمی بەیانیمانە و زۆر گرنگیشە کە ئەمە بێ بە کولتور و هەبێت سەوزەڵات و زەڵاتەش با هەبێت لەسەر سفرەی بەیانیمان، مەسەلەن تەماتەیە، خەیارە، کاهووە، کەلەرمە، هەر شتێکە سەرچاوەیەکی سەوزەڵاتیش وجودی هەبێت لەسەر سفرەی نانی بەیانیمان زۆر گرنگە. گرنگیەکەی نانی بەیانی لەوەیە کە ئەو ڕۆژەی کە من نانی بەیانی ئەخۆم، ڕۆژەکە هەتا ئێوارە پڕوزم، پڕ ئینێرجیم، تەرکیزم کەم نابێتەوە، بە تەرکیزێکی باشترەوە ئیشەکانم ئەەکەم، بە شەرتێک پێکهاتەکە ڕەچاو بکەم، کاتەکەش ڕەچاو بکەم، نەک من سەعات 10 یا 11 یا 12 نیوەڕۆ لە خەوەستم و ژەمی بەیانی نیوەڕۆ بکەم بە یەک و ئەمە ناو بنێم نانی بەیانی. نا، ئەمە نانی بەیانی نانی نیوەڕۆیە. ئەگەر لە کاتی خۆیان بێت، لەو کاتێک کە ڕۆژ دەست پێ ئەکات پێش سەعات 8 زۆر گرنگە نانی بەیانی بخۆی، نانێکی بەیانی تەندروست و ڕێک و پێ بخۆین، بەڕاستی سوودێکی زۆری لێ ئەبینین. نانی بەیانیە ئێمە بەرهەمەسپیەکان سوود لێوەربگرین. ڕەچاوی ئێمەوتمان چەوریتە، کاربۆهیدراتی تایە، پرۆتینیشی تایە. ڕەچاوی ڕێژەی چەوریەکەی بکەین زۆر گرنگە، هەتا بتوانین کەم چەور بێ زۆر باشترە. ئەو چەوری کە لەناو بەرهەمەسپیەکانە هەیە چەوری جۆری تێرە. ئەم چەوری تێرانە ئەگەر زیادە ڕەوی تیا بکرێت، ئەکرێ لینک بێ لەگەڵ کۆمەڵێک نەخۆشی درێژخایەن، بە نمونە نەخۆشی دڵ و بۆریەکانی خوێن، نەخۆشی شەکرە و نەخۆشی با بڵێن بەرزەفشاری خوێن و زۆر نەخۆشی تریش کە چەوری خوێن بەرزەکاتەوە و کۆلیسترۆل بەرزەکاتەوە و ئیتر پاشاتی خراپیە بێ. بەمەرجێ ئەگەر زیادە ڕەویتیا بکەین، زیادە ڕەویتیانەکەین لە بڕی خۆیان ئاساییە. ئەمە یەکێک. دووەمین شت، هەندێک کەسمان هەیە ئێمە باسمان کردمان کاربۆهیدراتیشی تایە. کاربۆهیدراتەکەی چییە؟ لاکتۆزی تایە. لاکتۆز دایسەکەرای دێگەکە لە گالاکتۆزێک و گلوکۆزێک دروست بووە کە سەرچاوێکی باشی وزەیە بۆ ئێمە، بەڵام هەندێک کەس هەستیاریان هەیە بە لاکتۆز، ناتوانن لاکتۆز هەزم بکەن، کە ئەمانە ئەبێ دەستنیشان بکرێن، تەشخیص بکرێن، کەسی پسپۆر بۆیان دیاری بکات چۆن بیخۆن، چەند بیخۆن، بۆ ماوەی چەندێک نەیخۆن، ئایا بە تەواوی وازی لێ بێنن، کەی دەست پێ بکەنەوە. ئەمە ئەچێتە بابی ئەوانەی کە ئەبێ کەسی پسپۆری کرینی خۆراک بۆیان دیاری بکات. طبعا بەرهەمەسپیەکان بۆ گەشە یا بۆ ئەو تەمەنی مناڵ زۆر ینی گرنگیەکەی چەند هێندە ئەبێتەوە وەگەوەی کە لە گەورەیە بەکاربێنرێت. بۆچی؟ مناڵ لە تەمەنێکە پێویستی بە گەشە هەیە. گەشەی ئێمە لە ئێسقانەکانمانەوە دەست پێ ئەکات. بە نزیکەیی تاکە سەرچاوەی گرنگترین سەرچاوەی کالیسیۆم کە ئێمە بتوانین وەری بگرین بریتە لە شیر و بەرهەمەکانی.
لە شتیکەش هەیە بەڵام گرنگترین سەرچاو و زۆرترین سەرچاوە بریتە لە شیر و بەرهەمەکانی. کالیسیۆم بۆچی باشە؟ کالیسیۆم ینی بەشە زۆرە، ینی بە نزیکەی ئێسک هەر کالیسیۆمە، موادی کەشی تایە بەڵام بە نزیکەی هەر کالیسیۆمە. ینی تۆ کالیسیۆمەکەت باش بێ ئێسکێکی پتەوت ئەبێت، گەشەیەکی باشە دەبێت، طبعاً بۆ شتی کەش زۆر گرنگە، هەم پرۆتینەکەی هەم چەوریەکەی هەم ئەنواع ئۆشکاڵ سوودیکەی هەیە. بەڵام گرنگترین شت لەو تەمەنە کەمانەیە، تەمەنی مناڵ و هەرزەکاری ئەوانە زۆر گرنگە، گرنگی بدرێت بە بەرهەمە شیرەمەنیەکان. واتە تۆ ئەگەر کەسێکیت حەزی لە شیر نییە ماس بخۆ، حەزی لە ماس نییە پەنیر بخۆ، حەزت لە پەنیر نییە بەرهەمێکی تری سپیایی بخۆ. گرنگ ئەوەیە تۆ بیخۆی، گرنگ ئەوەیە تۆ لە قاپی ڕۆژانە تا وجودی هەبێت. تەمەنەکانی تر چۆن سوودی لێوەرگرن؟ بۆ تەمەنی مناڵ باشە، گەنج باشە، تەمەنەکانی تر کات تەمەن بەرەو سەروتر ئەڕوا ئەمانە چۆن سوودی لێوەرگرن؟ بیخۆنیان نەیخۆن؟ ڕۆژانە بۆ کەسی ئاسایی بەقەدەر پەرداخونیوێک بۆ دوو پەرداخ، بەقەدەر پەرداخونیوێک بۆ دوو پەرداخ لە بەرهەمە سپیایەکان وەربگرین بە ڕەچاوکردنی لایەنی تەندروستی و نەخۆشی درێژخایان و ئەو بابەتانە کە ئەوە وەگوتم ئەبێ کەسی سپۆرت دیاری بکە. بەڵام بۆ کەسی گشتی و بۆ با بڵێن عامی خەڵەکە هیچ نەخۆشیێکیان نییە، بەڵێ ڕۆژانە ئەتوانن بۆ شێوەی سوودی لێوەربگرن.